سڵاتان هەبێ ئازیزانم خۆشەویستانم بەخێربنە لەو ڤیدیۆی نوێ دیسانە لە ڤیدیۆی هەواڵەکانی هەفتە گەڕامەوەداتان هەواڵی زۆر گرنگم پێیە ڕاست دوو هەفتەی هەواڵی ڤیدیۆ گەیمان پێشکەش نەکردیە بەڵام بە هەفتەی تۆڵەی دەکەینەوە لەگەڵماندا بن با دەست پێ بکەین لە هەواڵ یەکەمماندا بۆ کەسانی کە یاری ئاوترایدەرسیان کڕیوە ئەوە دەتوانن ڕیفاندی خۆیان وەربگرنەوە واتە پارەکان وەربگرنەوە لە ئێکسبۆکسی وان بێ یاخود لە ئێکسبۆکسی سیریەس ئێکس بێ ئەگەر گەیم پاست هەیە چونکە یاریکە دەتوانین لە گەیم پاسیش دای بەزێنیت و ماگانە بە $10 یاری پێ لە هەواڵی دووەمشماندا لەسەر یاری فاینەڵ فانتاسی حوتی ڕیمێک کە ئێستاکە بڕیارە لە مانجی 12 ئارتبووکەکەی بڵاو کرێتەوە چونکە بۆ کەسانی کە نازان ئارتبووک چییە ئارتبووک ئەو دەفتەرێکە وەکو دەفتەرێک وایە کە کتێبەکان کە ڕوێنە و شتەکانی ناو یاریەکەی تێدا کارکتەرەکان دیزاینی کارکتەرەکان و دیزاینی کەلوپەلەکانی ناو یاریەکەی تێدا دەبی هەر یاری کە بڵاو دەکرێتەوە لەگەڵدا هەیە بەڵام یاری فاینەڵ فانتاسی 7 ریمێک لەگەڵدانە بوو لەبەرهەندێک لە مانجی 12 بڵاو دەکرێتەوە ئارتبووکەکەی لە هەواڵەکی گرنگی ترماندا نیتاندۆ سویچی نوێ بڕیارە شاشەکەی ئۆلێد بیتە واتە LED ناویکی پێشتر کە 720 بوو کە دەستخستە سەر ئەو ئامێریکا لەگەڵی بوو کە دەدا تیڤیەکەت ئەوە دەبوو 1080 بەڵام بڕیارە ئەو 1006 کە ئۆلێد بیت و قۆڕکەیش بیتە کە بەڕاستی دڵخۆشم لە بۆ یاریەکانی نیتاندۆ سویچم زۆر بەدڵە حەز دەکەم لە داهاتووش نیتاندۆ سویچەشی بەدەستم بکەوێت و بیکڕم لە هەواڵی دواترمان ئەو یارێنە کە لە گەیم پاس بەردەستم ئەو مانگە Undertale لە بۆ کۆنسۆڵ و PC و کلاود و هەروە Empire of Sin لە بۆ کۆنسۆڵ و PC و کلاود و هەروە Nier Automata لە بۆ PC Star Wars Squadrons لە بۆ کۆنسۆڵ Torchlight 3 لە بۆ PC Genesis 9 لە بۆ کۆنسۆڵ و PC Octopath Traveler لە بۆ کۆنسۆڵ و PC کە ئەو یاریان خۆی ئەکسکلوسیڤە چینی نیتاندۆ سویچ بوو کە تەنها لەسەر نیتاندۆ سویچ و هەروە PC بەردەست ئێستا لە بۆ گەیم پاسی لە بۆ کۆنسۆڵ و PC بەردەست دەبێت Pillar of Eternity 2 Deathfire Ultimate Editionەکەی لە بۆ PC بەردەست دەبێتن لە گەیم پاسی Superlandش هەر لە PC وەروە یاکوزا 6 لە بۆ کۆنسۆڵ و PC و کلاودی کە لە گەیم پاسی هەر سێ ئامێرەکەی بەردەست دەبێتن نارتی بۆی لە بۆ کۆنسۆڵ و PC و کلاودی وەروە Outriders دیسان لە بۆ کلاود و ئەوجار لە بۆ کۆنسۆڵ لە بۆ PC بەردەست نابێت Hyperdot لە بۆ کۆنسۆڵ و PC وەروە Journey to the Savage Planet لە بۆ کۆنسۆڵی وەبزان پێش لە PC دایانناوە لە بەرهەندێ وزارەتی دانیا ماکیریەم لە بۆ PC بەردەست دەبێتن ئەو ژیارەکانی ئەو مانگە بوون کە لە بۆ گەیم پاس بەردەست دەبن ئەو جار باوێنە سەر هەواڵی فیلم لە بۆ بڕیار بە ریان کوگلەر دەڵێتن لە بۆ نووسینەوە وەروە دەرهینانی فیلمی بلاک پانتەری 2 زۆر قورسە بەبێ چادویک بۆزمان کە کارکتەری سەرەکی ڕۆڵی بلاک پانتەری دەژێڕا لە فیلمی بەشی یەکەم وەروە لە ئەڤێنجەرسەکانیش کە بینیمە بەڵام ساڵی مانجی 8 کۆچی دوایی کرد چادویک بۆزمان کۆچی دوایی کرد نازەم هۆکارەکەشی چی بوو بەڵام کۆچی دوایی کرد دەڵێتن بەبێ ئەو دەرهێنانی بلاک پانتەری 2 زۆر زەحمەتە ئەوەی ناتوان بزڵ ئەو ڕۆڵێک کە بەوماندا بوو بزڵ دەماشێ بیجێڕتەوە کارکتەرە نوێیە کە ڕۆڵەکەی دەجێڕتەوە دەڵێتن لە بۆ نووسینەکەشی زۆر زەحمەتە بلاک پانتەری 2 دەڵێ بەڵام ئەگەری هەیەیان لە دەڵێ دوامە خستێ بۆ 2022 کە پێشە بڕیار بوون 2021 بڵاو بکرێتەوە بەڵام ئایا دوا دەخرێتن زیاتر بۆ جارێ دیار نییە کاتێکە نزیک دەبتەوە دوا دەخرێت دوا ناخرێتنەوە کاتی ڕای دەگەینە بابینە سەرباسیەوەی لە بەرچت PlayStation 5 و Xboxی Series S و X هەردووچیان لە بەرچ ڕێژەی کەمیان لێ بڵاو دەکرێتەوە هەروەک باسمان کرد کە AMD خەرەکی پرۆسێسەر و تەرتیباتە بۆ PC لەبەرهەندێ ناتوانێتن بۆ PlayStation 5 و Xboxی Series ئیش بکاتن لە بۆ گرافیکارەکانیان ئێستا ئەوجارە هەندە خۆی سەرقاڵتر کردیە دەتیتن دەوێتن ئەوجارە RTX 3060 ببەزێتن بە AMD Radeon 6000 کە دەوێتن منافەسەی RTX 3060 بکە کە نوێترین گرافیکاردی NVIDIA دەوێتن منافەسەی پێ بکاتن لەبەرهەندێ تەمان زیاتر سەرقاڵ دەبیتن ئەگەر هەیە ڕێژێکی زۆر PlayStation 5 و Xbox Series بڵاو نەکرێتەوە لە ماوەیە
بەڵام ساڵ داهات ئینشاڵڵا ڕێژێکی زۆر بەردەست دەبێت نرخەکەشی دادەوەست طبعا هەلە دابەزیندا هێستش لەبەندێک چاوەڕە بن جارە ئەگەر PlayStation 5تان دەکڕی و Xbox Seriesتان دەکڕیەوە وەکو من ئازارە چاوەڕەکەتە نرخەکەی هێرزان لەسەر کۆمپانیای Epic Games Maker فۆتۆگرامێتری کڕیەوە کۆمپانیایەکەن کە ئەوانە وێنە و شتی جیاواز دەگرن کە دەتوانن لەسەر داتا و لەسەر بەرنامج و لە بۆ ئینجینەکان بەکاری بینن بەرنامەکانی ئینجینەکان بەکاری بینن Epic Games کڕیەوە کە لە بۆ Unreal Engine دەوێت لە مۆدا بە تایبەتی کە دەتوانن ئەو کەسانی کە یاری دروست دەکەن بە Unreal ئەو دەتوانن وێنەی ڕاستەقینەی شتەکان بگرن و سکانی بکەن لار چوار لاو یان هەر شەش لای ئەو شتێککە دانێت دروستی بکەن لە ناوی یاریەکان وێنەی دەگرن وەکو ڕاستەقینە دەتوانن لە ناوی یاری زیادی بکەن لە بۆ یاریەکان زیادی بکەن بەخۆیان زیادی دەکەن واتە ئیشەکان ئاسانتر دەکرێت و زیاتر لە واقعیەتەوە نزیک دەکرێتەوە کە بەڕاستی ئەو شەواڵەشی دڵخۆشکەرە کە لەمە دوای یاریەکان دەبین زیاتر بە گرافیکی بەرزتر دیقەی جوانتر زیاتر لە ڕاستی و نزیک دەبیتن جیاوازیکی ئەو توی ناوێت لەگە ڕاستەقینە بەڵام هەندێک دەبوون ناخۆش چون حەزمیانێک زیاد لە هەواڵەشکمەدا لەسەر کۆمپانیای دیزنی بەرنامەی دیزنی پلاس هەروەک دەزان وەکو نێتفلیکس کە تێیدا چەندین جۆری فیلم و ئەنیمێشن و ئەو جۆرە شتانەی تێدا نمایش دەکرێتن وەکو نێتفلیکس کە دەتوانێت زنجیرە و ئەڵقە و فیلم و ئەنیمێشن و شتی تێدا تەماشا بکەیت کە تا ئێستا لە زۆربەی وڵاتان بەدەستیش نییە بەڵام ڕێژەی سەبسکرایبەرسەکانی ئێستا گەیشتە 100 ملیۆن ڕێژەی سەبسکرایبەرسەکانی گەیشتە 100 ملیۆن بەکارهێنەر واتە نیوەی نێتفلیکسی کە نێتفلیکس وا تقریبی 5 بۆ 6 ساڵە هەیە بەڵام کۆمپانیای دیزنی پڵاسی تقریبی 8 مانگ لە بۆ 9 مانگە دروستی کردیا بەڵام وا ڕێژەکەی نیوەی نێتفلیکسیە ئێستا بەڕاستی سەرکەوتنشی زۆر گەورەیە لە بۆ کۆمپانیای دیزنی کە ڕێژەی سەبسکرایبەرسەکانی 100 ملیۆن سەبسکرایبەرس بیتن ئەو قازانجێکی گەورە گەورەیە لە بۆیان کە بەڕاستی ئێستا جیهانی ستریمینگ بەعام هەر لە ڕووی گەیمینگەوە هەم لە ڕووی فیلم و زنجیرە و ئەڵقە و ئەنیمێشنەوە فراوان بووە بە تایبەتی لە بواری فیلم و گەیمدا زۆر فراوانە ئێستا هەر وەک دەبینین گەیم پاسە هەیە پلەیستێشن ناو هەیە لە بۆ گەیمینگ وەروە نێتفلیکسە HBO ماکسە دیزنی پڵەسە ئەو بابەتانە هەیە لە بۆ فیلمی فانیمیشنە ئۆریکڵە ئانە هەنە لە بۆ ئەنیمێشنی کە بەڕاستی جیهانی ستریمینگ ئێستا بەرەو فراوانتر دەڕوە لەو مانگە ئێکسبۆکس تاکیدیمە ئایا ناریتی ئەو ئەپدێتری یاخود دەینێریتە کە دەڵێتن تێدا هێدسێتی وایرلس دەتوانین بە کۆنێکت بکەیت بە Xbox Series X-ەکەت یاخود Xbox One-ەکەت کە بارکۆد کۆمپاتیبلیتیشی زیاتر فراوان دەبێت لە یاریەکانی Xboxی ئۆریجینال و Xboxی 360 زیاتر بە شێوازێکی بارکۆد کۆمپاتیبلیتی یاریەکان دەخوێنێتەوە کە سیریەکی ئۆریجینالی Xboxی 360 باڵێ نەفاکای دوێت هەبیتەن دەتوانین لەسەری بخوێنێتەوە کە 360 دەتوانین لەسەر کۆنسۆڵی Xbox One Xbox Series X و Xbox Series S یاری پێ بکەیت کە ئێستا PlayStation 5 یاریەکان PlayStation 4 دەخینتەوە بەڕاستی ئەو سەرکەوتنێکی باشە لە بۆ کۆمپانیاکان وەروە زیاتر دەتوانن گەیمەران لە بۆ خۆیان ڕابچێشن کۆمپانیای HTC Vive-ی نوێ ڕاگەیان Vive Pro Facial Tracking کە VR-ی نوێیە لەلایەن ئەوانە دروستکرایە کە لە بۆ PC و لە بۆ چەندی شت کە دەتوانین کۆنێکتی بکەیت کە ئەو هەم بە وایرە وەکو باڵێن چەندین کۆمپانیات هەیە کە بە بێوایرشان دروستکرا وایرلێسە وەڵامی وان بە وایرە بەڵام دەرێتن ئەوزار تەکنۆلۆژیاکی زار پێشکەوتی تیا بەکارەتی کە دەتوانین کۆنترۆل تەواوی جەستی ئەو کارێکتەرت بکەیت لەناو جیهانی یاریەکە واتە جوڵەی دەوی بیتن یاخود لوتی بیتن یان هەر شتێکی کەوی دەستی بیتن پێی بیتن قاسی واتە یاخود هەر بەشێکی جسمی بیتن کە لە ڕێگەی ئەگەری زۆرە کە لە ڕێگای کۆنترۆلکردنی مێشکەوە بیتن ئەو شتانە تێدا ئەنجام بدرێتن واتە ئارازەکانی ئەنەمێش کتۆ تێپەڕ دەبیتن وەری بگریتن لە ناو جیهانی یاریەکەش ئەنجامی بدات
گەوەش هەواڵەش دڵخۆشکەرە بەڕاستی کە بەرەو پێشچووندا جیهانی گەیم لە بەرەو پێشچووندا زیاتر و زیاتر بەرەو پێش دەچن هەروەک دەیبینی کە زیاتر یاریەکان لە ڕاستی و نزیک دەکەیتەوە هەرم دەتوانیت کۆنترۆل کارکتەرەکەی خۆت بکەین وەکو ژیان ڕاستەقینەی خۆت ئەوەش هەواڵەشی دڵخۆشکە. لە هەواڵی دواتریشماندا لەسەر یاری God of War کە ئێستا کۆمیکەی نوێ بڵاوکرایەوە بە ناوی God of War Fallen Gods کە تێیدا باز دەکات چۆن کرێتۆس لە بەشی سێم کاتێک کە بڕیابرا بخۆی کوژە بۆی نەفرینەکەی نەمێت ئەوە چۆن گەیشتە جیهانی میدگاردەوە کە سپین ئۆفەک دەبیتەن لە بۆ کرێتۆسی کە لەو بینەی لەم نێوانەی لە نێوان ئەو دوو بەشەی چی ڕوویدایە بەچێت کرێتۆس لە یۆنانەوە گەیشتە میدگاردی چۆن ڕۆیشت کە تێیدا باس دەکات کە کرێتۆس بە میسردا تێپەڕیەوە و چی کردووە شەڕی لەگەڵ خوداکانیان دەدا کردیان شاڵ بە ڤیدیۆش تایبەت ئەو کۆمیکەتان لە بۆ دەخینەوە و باسی دەکەم دەیکمە کوردی. لە هەواڵی دواتریشماندا لەسەر مایکرۆسۆفت سیمولەیترز کە ئێستا ئەپدێتەشی نوێی لە بۆ هاتیە کە زیاتر ئەپدێتی سێمیتی ڤێرژنی سێیە کە تێیدا زیاتر جیهانی یاریکە فراوانتر کرا چەندین شار و وڵاتی دیکە تێدا زیاد کرد. لە هەواڵی دواترماندا ئەوەک دەزانین یاری فۆرزا هۆرایزنی 4 لە بۆ ستیمی ئێستا بەردەستە. دەڵێتن کۆمپانیا مایکرۆسۆفت دەڵێتن کاتێک لە ماوەی 24 کاتژمێر یەکەم کە لە ستیم بەردەستمان کرد یاریکە بە شێوازێکی زۆر بەهێزەوە خۆی دەرخست لە ناو ستیم. بە ئێستا بە معدەلی سەر و 20,000 کەس لە ماوەی هەر 24 کاتژمێرێک یاری پێ دەکات بە شێوازە ئۆنلاین کە یاریکە بەڕاستی لە ماوەی 24 کاتژمێرەوە بە 20,000 کەس دەست بکات وەک سەرکەوتنێکی یەکجاری گەورەیە کە گەیمەرێکی زۆر چاوەڕیان دەکرد یاریەکە لە ستیم بەردەست. لە هەواڵەکی دیکەشمان کۆمپانیای THQ Nordic ڕایان کە یاری گۆتیک لە بۆ PlayStation 5 و Xbox Series X و S وەروەها PC ریمێک دەکرێتەوە. بۆ کەسان کە نازان یاری گۆتیک چییە پێشتر لە کۆنسۆڵ بەدەستان بوو بەشی یەکەمی کە ئەوەی ریمێک دەکرێتەوە ئێستا تەنها لەسەر PC بەردەست بوون خریبی ساڵانی 2004 و 5 ئەو بابەتانە بوو ئەو کاتانە بوو کە یاریەکە لە بۆ PC بەردەست بووە بەڵام ئێستا ریمێک دەکرێتەوە لە بۆ کۆنسۆڵ و PC بەردەستە. لێرە کۆتایی ڤیدیۆکەتان میوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت تا ڤیدیۆشکە و کاتێشکە خواتان لەگەڵ.